سڵاوتان لێ بێم کاتتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ڕووداوەکانی حەڤەی شوبات زنجیرەیە خۆپشاندان بوو لە سلێمانی و شارەکانی دیکەی هەرێمی کوردستان و 62 ڕۆژ بەردەوام بوو. ئەمڕۆ 14 ساڵ بەسەر ڕووداوەکانی حەڤەی شوباتی ساڵی 2011 تێدەپەڕێت. لە ڕووداوەکانی حەڤەی شوباتدا دەکە شەهید بوون و چەندین کەسی دیکەیش بریندار بوو. داواکاریە سەرەکیەکانی خۆپشاندانی حەڤەی شوبات باشکردن و گۆڕینی سیستەمی حکومڕانی بوو، دادپەروەری و شەفافیت لە داهات و خەرجی، باشکردنی موچە. لەو کاتەوە تاوەکو ئێستا ناوبەناو خۆپشاندان دەکرێت و دەنگی ناڕازی بەرز دەکرێتەوە. 14 ساڵە خەڵک داوای لە حکومەت یاریمی کوردستان دەکا موچەکانی لە کاتی خۆی پێ بدرێت، بەڵام ئێستا لە 2025 کێشەی موچە هەروەکو خۆیەتی و ژیانی خەڵکی ساڵ بە ساڵ خراپتر دەبێت. هەمیشە دەنگە ناڕازیەکان دەگوترێ لە سنووری پارێزگای سلێمانی بەرزکراوە، واتە سلێمانی چەقی گۆڕانکاریەکان بووە، هەروەها دروستکردنی یەکلایکردنەوەی دۆخی سیاسی بووە لە هەرێمی کوردستان. لەو کاتەوە تاوەکو ئێستا خەڵک داوا دەکا گوزەرانی باشتر بێ موچە لە کاتی خۆیدا بدرێ، ینی دواهەمین خۆپشاندان و داواکاری مامۆستایان بوو. 15 مامۆستامانیان گرت، دوای 15 ڕۆژ مانگرتنەکان هەڵپەسێنرا، بەڵام هەتا وەکو ئێستا حکومەت یاریمی کوردستان جوابی نەداونەتەوە کە موچە، ینی ئەوانیش داواکاریەکان لەسەر موچە بوو، هەروە لەسەر باشترکردنی گوزەرانی خەڵک و موچەخۆران بوو، بەڵام ئەویش هەروەکو خۆی ماوت. من ئەم شەو بۆ بەرنامەکە میوانداری سێ کەسم کردووە کە دوانیان بەشدار بوون لە حەڤەی شوبات و یەکێکیان قوربانی حەڤەی شوباتن کە هەریەکە لە مامۆستا کامەران عەلی، مامۆستای ئاینی کە خۆی دیگەرێکی دیاری ناو خۆپشاندانەکانی حەڤەی شوبات بوو کە لە ستۆدیۆ میوان مامۆستا جەنابتان زۆر بەخێربێن. هەروەها لەگە کاگە عوسمان شێخ سەدیق کە پارێزەری دیان دەکەوتوانی حەڤەی شوباتە، تۆزێ دوا کەوتووە کەمێکی دیکەویش دەگاتە ئێرە کەویش میوان مەبێ، هەروەها لەگەڵ بەڕێز تەها قادر باوکی شەهید سورکێ و کەویش بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ماڵی خۆیان لە شاری سلێمانی میوان باوکی شێرزاد بوو بورن شێرزاد باوکی شەهید شێرزادە. با سەرەتا بەیزنی مامۆستاژە چینە لای کاک تەها قادر. کاک تەها سڵاو لێبێ، ئێوە ئەوە 14 ساڵە بەسەر و ڕووداوا تێدەپەڕێ، چیتان بۆ کراوە، چۆن توانراوە برینەکانتان ساڕێژ بکرێ لەو کاتۆ تاوەکو ئێستا جەنابێت، ینی کە سێری بارودۆخەکەیەکەی هیچ گۆڕاوە لە حەڤەی شوباتەوە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان؟ سڵاو لە بەڕێستان، سڵاو لە کەناڵی زووم، بنای خوای بەخشندۆی میرەبان. بێگومان ڕووداوەکانی حەڤەی شوبات کە لە ساڵی 2011 ڕوویە واقعان یانیکە حاڵەتێکی ضروری بوو، پێویست بووکەوە لەو کات و ساتەیە مەسەمرێن خەڵق و دانیشتوانی شاری سلێمانی وایە خود چین و کۆمەلگا تا حدێکی زۆر کۆمەڵێکی زۆریانی ناگوزەریان هەبوو و داواکاریان هەبوو بەرامبەر حکوومەت و بەرامبەر بەدەسەڵات، بەڵام بێباک بوو. ئەوەی لەو کاتەیە هەبوو تەنها یەک شتێکە بۆی مەسەلەی موچەکە بوو. موچەکەش ئاسایی بوو، ماگانە وەرەگیرا، بەس لەو فترە ماوەیە کەوا خەڵک کاتە سەرشەقام و دەستمان کرد مەسەلەن خۆپشاندانەکانی حەڤەی شوبات دەست پێکرد. بەڕاستی ئەین داواکاری ئێمەی خەڵق و جەماوەر و میلەت هەمووی داواکاری چاکسازی بوو، داواکاری دادپەروەری کۆمەڵایەتی بوو، داواکاریەک بوو کە هەموو مافێکی ڕەوای خەڵق و میلەتەکە بوو کە هاتینە سەر شەقام و داوای ئەوە بکەین کە ئێمە پێویستە حکوومەت و دەسەڵات ئاورێ لە ژیانی خەڵق و هاوڵاتیانی ئەم هەرێمی کوردستانە باتەوانە. ئەوە بوو لە دوجارە مەسەن کۆمەڵێکی زۆر خەڵکێکی زۆر جەماوەرێکی زۆر لە سرای ئازادیە هەموو کۆبووینەوانێ و داوای ئەو ماپانەمانە کردکەوە مافێکی سەرەکی خەڵق و هی هەموو هاوڵاتیان بوو.
دوایش لە ئەنجامی مانەوەی فەتێکی زۆر لە خۆپیشاندانەکانەوە دوایش کە خۆپیشاندانەکان تۆجە پەرێستن دواتە ئەوەی کەوا مەسەلەن زۆر بێت و بگاتە ئەوەی کەوا حکوومەت تەنگەتاو بووبەوە هەستان بە لە خۆپیشاندانەکانە ڕۆڵەکانی ئێمەش تەمان هاوابەش لە خۆپیشاندانەکانە دەسەڵات وە چەکدارەکانی دەسەڵات بەردەستڕێژی گولیان نان و کە ڕۆڵەکانی ئێمە شەیر کرد خۆیە وە دەسەڵات بەو شێوەیە وەڵامی کەسوکاریش بەڵێ بەو شێوەیە وەڵامی خەڵق و جەماوەری نایەوە بەو شێوەیە ئەو ڕفتاری نەکردایە بەرامبەر بە خەڵق و بە ژماوەر و بە میلەتەکەی کە هەمووی هاوڵاتیان یەم کوردستانی و هەموو لە هەرێمی کوردستانیا دانیشتوین و هەموو ژیانمان هەیە و ماپمان هەیە و ئەو کەسشکەوە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە سەرۆکایەتی ئەم کوردستان و سەرۆکایەتی ئەم وڵاتەکە ئەوە ئەوایە کەسێک وایە کەوا بە تەنگ خەڵق و هاوڵاتی شارەکەی و میلەتەکەی خۆیەوە پشوایە بەڵام بەداخۆ لە گرژی ژینەکانی خۆپیشاندانەکانی حەبەی شوباتە تەقیان کرد و یەکێ لەوانی کەوا شەید و سێر شەیدی خۆپیشاندانەکانی حەبەی شوبات کوڕەکەی بین بکە شەید شێدار بوو شەید شێدار کوڕێکی تاقانە بووە و کوڕە بوو پێ بوویتر ئەو کارەسات تەمەسات و ناخۆشی کە ڕوویدا بەڕاستی کاریگەری زۆری لە ناخی ئێمە ژۆک و کەسوکاری شەیدان و دوای ئەوە لەسەر کاریگەری زۆریشی هەبوو لەسەر خەڵق و جەماوەر و میلەت کە مە بەڕاستی وەڵامدانەوەیکی زۆر نەعادالە و نابەرپرسانە بۆ دەسەڵات کردێتی بەرامبەروانی زۆر باشە دەگەڕێمەوە لا دواتر کاک مامۆستا کامەران باشە لەو کاتەوە تاوەکو ئێستا ینی ئەو کاتە هەر دەگوترا وەزی خەڵک باشتر بووە ینی موچە لە کاتی خۆیانرا بەڵام هەر خۆپشاندان کرا بەڵام ئێستا دۆخەکە ینی خراپتر بووە هیچ گۆڕاوە یاخود هیچ ئامانجێکی خۆپشاندانەکان هاتووەتە دی تاوەکو ئێستا یان لەو کاتەوە تاوەکو ئێستا دەبینی ساڵ بەسا خراپترە بێ خەڵک خۆپشاندانەکە هەر ناڕازیە لەم دەسەڵات و سیستەمی حکومڕانی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سەرتا کاک سامانگیان زۆ سوپاس بۆ ئەو دەرفەتە سوپاس بۆ ئێوەی بەڕێز بۆ بینەرانی عزیز و خۆشەویست پێشکی ئەمەوێ بڵێم لە ساڵیادی خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتدا هەزاران سڵاو و ڕێز و احترام و خۆشەویستیمان بۆ خانەوادەی سەربەرزی شەیدانی حەڤەی شوبات و خۆپیشاندانەکانی دواتروش خانەوادەی شەهیدەکان هەروەها هەزاران ڕەحمەت و درودی خوای پەروەردگار لەسەر گۆڕی هەموو شەهیدەکانی خۆپیشاندانەکان بێت هاوکات لەگەڵ ئەوەشدا هەر کام لە بەڕێز مام زاهید و کاک ئیسماعیل خوای پەروەردگار بەر ڕەحمەت و بەزەوی میهرەبانی خۆی خستبن و جێگەیان بەهەشت و فردەوسی عەلا بێ ئینشاءڵڵا. ڕاستەکەی کاک سامان ئێمە یەک شت عەرزی جەنابتان بکەین سەرتا ئەگەر بین باسی ئەوە بکەین بڵێن ئایا بارودۆخ و زروفی ئەو کات و مەعیشەت و کار و کاسبی و موچە و کارەبا و ئاو و خزمەت گوزاریەکان و حکوومەت ئاستی بەرپرسیارەتی حکوومەت باشتر بووە تاوەکو ئێستا ئەمە نقطەی لاوازی ئێمە نییە ئەمە نقطەی لاوازی حکوومەتە کە حکوومەت دوای ئەوەی بوو بە خاوەنی وەکەڵێ نەوتی سربەخۆ و ئەوەی پێڵێن کە داهاتی ناوخۆ و نازانم ئەوەندەی بە قەبارەیەکی زۆر زیاتر لە جاران زیادی کرد و دوای ئەوە سربەخۆی ئابووری و هەروە حکوومەتی کابینەکانێک لە دوای یەکتر کە هاتن و گۆڕانکاریانەی کە بوو ئەو اقتصاد ئاوەدانەیکەوە یان با بڵێن ئەو بەرهەموو بەروبوومەیکەوە زیاتر بوو لە ژێرخان و لە سەرخانی ئابووری هەرێمی کوردستان یعنی ڕادەی دزی و چەتەیی و بێسەرەوبەری و بربەرێتی و فەساد و ئیفساد لە دەسەڵاتدا زیاتر بوو باشە یعنی ئەتوانین بڵین خۆپیشاندانەکانی ئەو کاتە بە قەبارەی ئەو کاتە تا 2011 نیگەرانەکان ئەوەندە بوو ئەو داهاتەی کە لە بەردەستدایە وەکو چۆن لێ ئەخشان و پەخشانی ناحەقی زۆر پێ ئەکرێ فەسادێکی زۆر هەیە فەسادی ئیداری تەداخلاتی حیزبی لە حکوومەت و لە کاروباری حکوومەتدا هەیە وەکو پێویست حکوومەت ئیهتیمام بە کەرتی گشتی نادا
وردە یعنی شتەکان سەرەتاکانی دەرکەوت بوو خەڵک کە نیگەران بوو ئەیوت ئەم دۆ بارودۆخە ئەگەر دەسەڵات لە دەستی نەگریت بەڵایەکمان بەسەرا دێ وەکو ئەمڕۆ دروست وەکو ئەمڕۆ یعنی خەڵک با بڵێن دووربینی خەڵک دووربینی ئەو نخبە قیادی و سیاسیەی چی ئەوەی کەوا خەڵکی سربەخۆ بوو خەڵکی با بڵێن شەقام و خەڵکێکی بە ئاگا و متابع بوو بۆ ڕووداوەکان چه ئەوانەشی کەوا لە ناو حزبەکانی ئۆپۆسیۆنا بوون هەمویان هەستیان بە مەترسی ئەوە کرد کە ئەم فەساد و ئیفسادە ئەگەر بەم شێوازە بڕوات ڕۆژمان ئەگا بەم ڕۆژە و لە ئێساشە ئەگەر دەستیان نەگرین بەڵایەکمان بەسەرا دێ ئاخر ئینزاری مانگرتووان مامۆسایان و فەرمانبەران 2020 و 2010 لە بەردەم مەحکەما 6 ڕۆژ و دوایەوە 2020 خۆپیشاندانی خوێندکاران و شەیدبوونی ئەو مەجموعەی خوێندکار و خەڵکی خۆپیشاندەر و هەمووی ئەمانە کۆمەڵێ پەیام بوو خەڵک و جەماوەر خەڵکە دڵسۆزەکە خەڵکە نیشتمان پەروەرەکە خەڵکە مەسئولەکە یعنی هەموو جوهدێکی کرد لە ناڕەزایەتی لە نووسین لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە لە هەموو ڕێگە و سێکتەرە جیاوازەکانەوە ئەم دەسەڵاتە هۆشداری و ئاگاداری پێدرا کە ئەبەم جۆرە ئەگەرە کۆم شێوازی حکومڕانی بەم جوارە بەردەوام بێ وەکڵێ ئەم کەشتیە ناگاتە کەناری ئەمان کاتیا ئاچین هەمووشمان بەیەکەوە تیا ئاچین وەکو فەرمودەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمێ ئێوە هەمووتان وەکوان لە کەشتێکە من حاکم و مەحکوم ئێوە بەشێکتان لە قاتی سەرەوە بەشێکتان لە قاتی خوارەوە بەشی قاتی سەرەوە گەر تەحەمولی معاناتی قاتی خوارەوە نەکات ڕێگەی نەدا بچی ئاو بێنێ لەسەرەوە کەشتێکە کوونەکە ناچارە بن کە کەشتەکەیان کورد هەردووکان تیاچن ئەکرەوان وا مامەڵاکن لەناو کەشتەکان تەبعان ئەوان خۆیان بە خاوەنی کەشتەکە نازان خۆیان بۆ نازانن بەڵام لە چی ڕۆژێکدا ئەوە تا سەیرێکی فەرموو هەموو ئەو حاکم و حکومڕانەی پێشی ئەوان هەر هەمویان مەگەر کاتێکەوە دەسەڵاتەکە تیاچوو ئەوان یەکێک نەبوون لە هەرە تیاچوەکان خۆ خەڵکەکە مایەوە هێشتر ئەبێ ئەوان خۆیان بەوە بزانن ئەگەرەکم ئەم کەشتیە ڕوو لە هەڵ دێربێ و نەگاتە کەناری ئەوان یەکەم کەسە بن کە تیاچن ئەوەی کە شت لە دەسەدا و ماڵی هەیە و سامانی هەیە و کۆشکی هەیە و پارەی هەیە و ئاڵتونی هەیە و ملیارەها دۆلاری هەیە لە بانقەکانی دەرەوە و دزیوەتی و بردوێتی و سەروەت و سەرمایی هەیە ئەوەی ئەوانەی نا خەڵکە فەقیرەکە هەر موچەکەی هەیە موچەکەی هەر بۆ مێنێت و هەر حکوومەتێکی تر بێت جا بۆیە کاک سامانگیان ئەوەیە ئێمە خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات یعنی تەصدیقی وجودی ئەو خەڵکە باشە دڵسۆزی ئەو خەڵکە بۆ ئەوەی کەوا مصداقێتی ئەو خەڵکە ڕازگۆی ئەو خەڵک دڵسۆزی ئەو خەڵکە ئەوەیە ئەو ڕۆژە کە ئێمە نەمانتوانی ئەم قەزەیە بگەینە ئەنجامێکی باش دەرەنجامەکە چی لات ئەوە بوو کە ئێستاکە ئێمە لەم حاڵ و گوزەراندا لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سەقافی و لە ڕووی هەموو شتێکەوە ئێمە بە دەقات هاتووینەتە دواوە باشە یعنی ژیان و گوزەرانی خەڵک ئەم نێت و ئاساییشی خەڵک هەموو شتەکانی تر هەر هەموویاتۆتە دواوە هەندێک شتی شکلی گۆڕانکاری ئەمە جادێکە لە یادوسەک شەقامێکە پردێکە کۆمەڵێ پرۆژەی سیتی هەمووی مەسئول و بەرپرسەکانە ئەو شەمووی خۆیانە جا لەبەرەوە دێتە سەرچی دێتە سەرەوەی کەوە ئەمەیکەوە ئەمە تەصدیقی ئەوەیە کە ئەم ڕووداوانی ئێستا هەن ئەم واقعی ئێستا کە سەپیەوە بەسەرماندا تەصدیقی ئەوە ئەکات شاهیدە بۆ دڵسۆزی ئێمە شاهیدە بۆ ئەوەی کە ئەو قوربانیانە یعنی خوێنیان بە فێڕۆ نەچووە زانیویانە ئایندێکی مەترسیدار چاوەڕێ ئەم زڵوف ئەم هەرێمی کوردستانە و ئەم هینەکە سەیری کە لە دوای خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتەوە حاڵی هێزە سیاسەکان چی بەسا چی تەفکیکێک لە بەریەکە هەڵوەشانەوەیەک بوون چی 2 ساڵ پەرلەمان داخرا دوایی ڕیفراندۆم کرا ڕیفراندۆمێکی حیابەرەی شکست و خواردوو لە 150 خاکی هەرێمی کوردستان لەدەسترا دوایی سەدان جۆری تری خیانەتی لە یەکتر هەزاران جۆری دزی و تاڵانی لە ڕێگەی کۆمپانیاکان و لە ڕێگەی بازگە سنووریەکان و قاچاقچێتی شەوانە و من پرسیاری کە لە جەناب دەکەم باس کاک عوسمان هاتووە پارێزەرەکەمان بابێت کاک عوسمان فەرموو زۆر بەخێربێ سڵاوتان لێبێ سەرچاوتان چۆنە سازیان مەسای بەڕێز باشە باشە
زۆر بەخێر بێ مامۆستا ینی هەمیشە جاریوە هەبووە لەگەڵ ئێستاشە گلەیەک لە ئێوەمانانەکرا دەگوترا دەرەنجامی خۆپشاندانەکان ینی هەندێک لانی سیاسی قۆسوێتەوە بۆ خۆی هەندێک لە کەسە دیارەکان بەکاری هێنا و پۆست و بۆتە پەرلەمانتار و ینی هەمیشە دەسەڵات بیانوویکی بەدەستەوە بۆ لاوازکردنی ئەم خۆپشاندان و ناڕەزایەتیە کۆمەڵایەتیانە کە خەڵک داوای حەقی خۆیەکە بۆچی ئێمە ناگەینە ئەو نوقتەیە کە ئەمانەوێ گۆڕانکاری تیا بکەین بۆ کارەکە ئەمەیە یان نەخێت دەسەڵاتە کە باکی نیە و جۆ ناگرێلی پێشمان سەر وەڵامی پرسیارەکە زۆر بە خێرانی مامۆستا زۆر سوپاسی شیەکەین کە جەنابیان پارێزەرێکی زۆر کارا بوون لە کاتی خۆپشاندانەکان تا ئێستا کەیسی شەیدانی خۆپشاندانەکانیان گرتووەتە دەست و زۆر مەمنونی هەمومان دوبوون و زەحمەتێکی وە لە کەیسەکەی خۆش باکە لە زیندان بووم جەنابیانێکێک بوون لەو محامێ خۆبەخشەکان زۆر سوپاسی یەکەم لە ڕاستیە کاک سامان یەکەم جارێ ئەمە عیبە نییە لە هەموو دنیادا نخبەیەکی سیاسی کە قیادە و پێشڕەوی ئەکا باشە کە قیادە و پێشڕەوی میلەتەکەی خۆی ئەکا چینی مەزڵوم و چەساوەکانەکە بۆ ئەوەی کەوە بەدەنگ بێن لەسەر مافی خۆیان بۆ ئەوەی کەوە چیتر زوڵم بەسەریان و بەردەوام دوایی ئەگەر ئەمانە قیادەتی و ڕابەرایەتی ئەو خەڵکە بکەن لە پەرلەمان و لە حکوومەتدا هیچ عیبێکی تێدا نییە و من ئەوەی کەزانی بێتمە و فیگەر و کاراکتەرە دیارانەی کەوا لە حەب خۆفشاندانەکانی حەڤەی شوباتدا بەشی زۆریان ئەوانەی کە دەرکەوتن و کاتێکیش کە چوونە حکوومەت و چوونە پەرلەمانەوە بەشێکی زۆریان هەر خەڵکە دڵسۆس و خەڵکە پاککە بوون و هیچ کام لەوانەی پێشووتر پەرلەمانتار بووە وەزیر بووە و بە جۆرێک لە جۆرەکان پۆست و بەرپرسیارەتیە بووە هیچ کاتێ لەمان پیاوتر و دڵسۆستر و پاکتر و چاکتر نەبوو تاکوتەرایەکیان نەبێت ڕێگە ڕێزمان بوو مامۆستا جەمال عەبدول ئەمسالی مامۆستا جەمال عەبدول ئەگەر نا ما باقی ئەوانەی ترکەوە حکوومەت بوون و لە حکوومەتا بوون و وەزیر بوون و پەرلەمانتار ئەسڵەن پێم بڵێ تا ساڵی 2009 کەس نێزانی پەرلەمان هەرەیەیان کەسیش نێزانی ئۆپۆزیسیۆن یعنی چی کەسیش نێزانی ئیشوەرکی پەرلەمان چییە لەبەرەوە ئۆپۆزیسیۆن فیعلەن خەڵک دروستەکە بۆ معلوماتیشت هەم لە کاتی خۆشیدا یعنی تەنها لە جەنگ و جیهاددا کاتی خۆی مسلمانە کە لە جەنگ و جیهادان زۆربەی قیادەکانیان لە جیهادا دەرکەوتون بوو لە تەقیعدا یعنی ئەسڵەن زەمینەی بەریەکەوتن و سیراع و ململانی حتا حەدی کوشتن شەڕ و جەنگ لەوێدا قیادە و سەرکردە دروست کارێکی سروشتیە کارێکی سروشتیە و من پشتیوانی هەر کاراکتەرێک و هەر فیگەرێکی دیار لە هەر چین و توێژێک ئەەکەم کە سبەینێ لە کە لە ئێستا لە مەداندا لە مەدانی ڕوبەڕووبوونەوە خۆپشاندانی سلمی بێ یا لە شتێکی تا ڕۆڵ و دەوری کاریگەریە بێوکە و مامۆستامان گرتووە بە ڕێزەکان و کۆر کەسێکی تر لەوانە سبەینێ لە لیستێکا بێ کە دڵخوازی خۆم بێ یعنی من کەسێکی سربەخۆم بەس بێلایەن نیم باشە بەیانی لە لیستێکدا بێ پشتیوانیەکەم و پشتگیریەکەم ئەگە دەنگیشی پێدەم قسەی خێری بۆکەم بە شایسە شێزانم لە ناو لیستەکەی خۆشیە لە هەموو کەسێک زیاتر و لە بەرامبەر دەسەڵاتیش لە هەموو وەکوچۆمە پەرلەمانتارەکانی حیزبی دەسەڵات و وینەکان بە شایسەتر ێزان بە شانازی شەوە دەنگی پێدەم ئەگەر دەنگیشی پێ نەدەم بۆ خۆم بە خەڵکیڵم ئەو پیاوە پیاوێکی مرد و بە شامەتە خەڵکی نەدەنگ زۆر باشە ئەگەڕێمەوە هیچ عیبەیەکی تێدانێ بگرە جێگەی دەستخۆشی دەستخۆش بە مامۆستا کاک عوسمان زۆر بەخێر بێ جەناب یەکێک بووی لەوانەی کە ئەم دۆسیێت وەرگرت ینی بە دوواداچوونت کرد لەسەر ئەم دۆسەیە هەتاوە بۆسا پرسیارەکە ئەوەیە چی بۆ کەسوکاری ئەم شەهیدانە کراوە دۆسیەکە بەکوێ گەیشتووە دەگوترێ سوڵح و سوڵحکاریە بۆ شتەکە ئاسایی بووەتەوە و لە دادگاشە داخراوە یان نەخێرەمانە کەسی دەسەڵاتدارن و نانێ بێنە دادگا و تاوکۆی ساوکو خۆی ماوەتەوە بەڵێ دەستان خۆش بێ سڵاو بۆ گیانی پاشی شەهیدەکان لە 14 ساڵیادی شەهیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دواییە درود و سڵاوە نێرین بۆ گیانی پاشیان لەوە دەست پێ بکەین ئایا بۆچی ڕاستە ئەم کەیسانە داخراون بەهۆی لێ خۆشببوونی کەسوکارەکانیانەوە ئەمەش تۆمەتێکی کێ لەو تۆمەتانەی کە دەسەڵات بەداخەوە زۆر جار ئەمە قسەیە کە ئەکرا فعلەن تۆمەتێک بوو دروستەکرا بۆ کەسوکاری شەهیدەکان ئەمانە سەرڕای ئەوەی کە خوێنی شەهیدەکان خوێنی لاوەکانیان کوڕەکانیان ڕشتن شەقامەکانیان سوور کرد بە خوێنی لاوەکانیان جەرگیان سووتاندن
لە هەمان کاتیشان بەم تۆمۆت و تان و تەشەرانە بەم دیعایەتانە لە ڕێی کەناڵ و پێیجە جیاوازەکانیانەوە یانوێ کەسایەتی معنەوی ئەو بنەماڵانە تیرۆر بکەن واتە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە وەکو جۆرە لە جۆرگان کەمیانکەنەوە لە چاوی خەڵکە چونکە ئەو بنەماڵانە لە چاوی خەڵک و خەڵکی کۆمەڵانی خەڵکانێکی بەرز و بەڕێز بوون و جێی تەقدیر بوون بەداخەوە ئەوان کوڕەکانیشیان کوشتن و دواتش ئەیانویست خوێنیشان ڕشن و ئەیانویست ئەگەر تعبیرەکە دروست بێ ناشرین و سووکیشانکەن لە بەچای خەڵکە کە ئەمە هەوڵێکی زۆر ئەمە شکۆس خواردوو بوو هەز هەوڵێکی زۆر ناشر بوون تۆ بۆیە نەخر بە پێچەوانەوە کە سوکاری شەهیدان بەردەوام بوون لەسەر کەیسەکانیان مەکوور بوون لەسەر کەیسەکانیان تیانایە پیرەپیا و پیرە باوکی وای تیا بوو بەداخ و بە کەسەری ئەو خوێنڕشتنی کوڕەکەی و شەهیدبوونی کوڕەکەیەوە سەری نایەوە هیچێک لەوانە کاک شێخ زاهید کە ئومێدەوارین خوای گەورە هەموو ئەو هەوڵ و ماندووبوون هیلاکانەی بە پاداشتی باتەوە بە ئەجر بۆی بنووسێ و یەکێک بوو لەوانەی کە تا دوانەفەسی تەنازولی نەکرد لە خوێنی لەسەر کەیسەکە و لە خوێنی کوڕەکەی و هەموو ئەوانەی تریش ئەوانشتی لابەلان کەیسە سەرەکیەکان کەیسە ئەساسیەکان کوشراوەکان کەسی تەنازولی نەکردو لە مافی ڕەوای خۆی بەڵکو ئێستا سوورن لەسەر کەیسەکانیان بەڵام بەداخەوە کووتمان چەنەها ئیغراعاتیشان خستە بەردەمیان چەنەها ئاگامان لێ من لە نزیکەوە ئاگام لێیە کە چەنەها بەرژەوەندی مادی و پۆست و پارەیان خستە بەردەمیان و باوکی شەهیدەکان و یەکەم شەهید و خۆپیشاندانەکان شەهید ڕۆژوان بە ئاشکرا لە کەناڵەکانی تەلەڤیزۆنەکەەوە لە کەڵانەکان ڕاگەاندنەوە باسی ئەوەی کرد کە پێیان وتووە هەرچی دڵ بە چۆنەڵێ خوتورە بەدڵانەیە و چاوت نەیبینی بێ ئێمە ئەدەینێ بە مەرجێ تەنازولکەی بەڵام ئەو پیاوە بەڕێزە ئەو پیاوە بە شامامۆت و سەربەرزە تەنازولی نەکرد لە کەیسی کوڕەکەی و تا ناچار بوون بە ڕێکاری زۆر نایاسایی بە پێچەوانی هەموو بنەما یاسایەکانەوە لەژێر فشاردا کەیسەکانیان وەکوڵێ دیزە بە دەرخۆ نەکرد بە جۆرێک لە جۆرەکان نەیانهێشت تۆمەتبارەکان ئەوانەی تۆمەتبارن بە کوشتن بە تەقەکردن بە فەرمانی تەقەکردن لەلایەن ئەم هێزە ئەمنیەکانەوە لەلایەن بەرپرس و پاسەوانی بارەگا حیزبەکانەوە نەیان هێش بێنە بەردەم دادگا دەستی یاسابیان گاتێ فەرمانەی گرتنەکان کە یاسا هەر لە بیدایەتی کەیسەکەەوە ئێمە کۆمەڵە پارێزەری هاوکاریشم بەشدار بوونتیایە لە سەرەتای کەیسەکەەوە کە ڕێکاری یاسایی دروست گیرایە بەر دادوەرە بەڕێزەکان ئازایانە فەرمانی دەستگیرکردنیان دەرکرد بۆ تۆمەتبارەکان و بەڵام چەندە ڕێکارە یاساییەکان ئەگیرایە بەرز لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە کە خۆی بینێتەوە لە ئاسایش و هێزەکانی پۆلیسە بە هیچەوە بڕارەکانی یاسا و دادگا جێبەجێ نابوو بۆیە بە نەتیجە ئەم دۆستیانە مایەوە چەند ساڵێکی زۆر مایەوە و بۆ شاردنەوەی بەڵگەکان بە نەتیجە وەک ئەڵێ کەیسەکانیان بەداخستندا یاخود کەیسەکان هەندێک کەیسیان لە بینی زۆنەکانە هەردوو زۆنی سەوز و زەردا وەکۆ جۆرە لە جۆرەکان داخران و بەڵام ئەم کەیسانە کە داخراون مانای ئەوە نییە ئیتر تەواو تا کۆتا نەتوانێت جارێکی کە لەسەر ئەم کەیسانە چۆنەڵی ئەوانەی کە تۆمەتبارن کاتێک کە بەڵگە دروستە بێ کاتێک کە گۆڕانکاریەک ئەبێ بە دڵنیاییەوە وەکو زۆر کەیسی تر ئەم کەیسانە هەر زیندون وەکو چۆن ئێستا لە یادی ئێمەیە لەم بۆ نەیە زیندووە و کەناڵە بەڕێزەکەتان و مامۆستای بەڕێز و هەموو کەناڵەکانی تریش یادی ئەکەنەوە و ئەمڕۆ بەشداریمان کرد لە یادی یەکەم شەهیدی خۆپیشاندانەکانە شەهید ڕێژواندا جەماوەرێکی زۆر بەشدار بوو ئەمانە کرد چۆن لە ویژدانی ئەمەیان زیندە لە ڕووی یاساییشەوە زیندووە و دەمێنێ و ڕۆژی خۆی دێ ئەو کەیسانە هەموو ئەوانەی تۆمەتبارن بە سزای یاسایی خۆیانەگە مەدڵنیاییەوە دەستخۆش سەگەم باوچین لە لای کاک تا ئێوە باشە هەر لەم کاتەیە هەموو ساڵێک لەم وەختەیە ئێوە خەڵک لە چواردەوتان کۆ بێتەوە یا لایەنێکی پەیوەندیدار یێتە سەر گۆڕی کوڕەکانتان و یا دەکەنەوە یاخود نەخێر لە ڕۆژانی ئاساییشە خەڵکانێکەن لێتانە پرسنەوە یاخود لایەنی پەیوەندیدار هیچ پەیوەندیەکی لەگەڵتانە بەدەم داواکاریەکتانەوە یاخود داخوازیەکی ئێوە سپاس بۆ بەڕێز بۆ پرسیارە وڵی پێشێکی بنەمەوێ زۆر زۆر بەخێراتنی بەڕێز مامۆستا کامران و کاک ئوسپاس شێخسی بکەم داوای لە وردی دەکەم بەڕاستی مەسەلەی یەبێ وەکو کەسوکاری شەیدانی حەبەی شوبات ئەوانی کەوا پەیوەست بێ بە مەسەلەی حکومەت و دەسەڵات ئەوانە نەوەڵا حکومەت و دەسەڵات لە ئێمەی نەپرسیوەتەوە کەسی نهاتوە لێ تا 20 ساڵێکی پێشوو 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 20 ساڵێکی
برێن وەکو ئەوەی کەوا ئەو خواست و داواکاریانی کە ئێمە وەکو کەسوکاری شەیدان هەمانە بزان ئەخوا داواکاریمان چی و خۆستەکانمان چی ئێمە 14 ساڵ تێپەڕێ بەسەر شەیدبوونی ڕۆڵەکانمانە تاکو ئەم دەقەیەش و ئەم هینەش حکومەت و دەسەڵات ئەو داواکاری و ویرانی کە کاتی خۆی لە سەردەمی شەیدبوون ڕۆڵەکانمانە لە هەموو کەناڵەکانەوەە لە زوبەی کەناڵەکانەوە لە گۆڤال و لە ڕۆژنامەکانەوەی ئێمە ئاڕاستی دەسەڵاتمان کرد کۆمەڵە داواکاری بووە یەکەمان داوای چاکسازیمان کردو هەم عەدالەتی کۆمەڵایەتی سێمیشان ئەو ئەوانی کەوا تەقەکردن و بە کوشی ڕۆڵەکانی ئێمەن لە حەڤەی شوباتە ئەگەر یاسا هەیە ئەگەر قانون هەیە لەم وڵاتەیە و یاسا بەرقەرارە ئێمە ڕۆڵەکانمان کەشبوون کەسەکانیش دیار بوون کەسانێ بوون ینی دیار بوون و خەڵکی شاراوە نەبوو کە ون بێ بڵێن نازانی چێ وانە ئێستا ئێوە ینی بۆتان ڕوونە چێ کوڕەکەی ئێوە بەڵێ بەڵێ هەروەڵا بە تەکی دڵنیابە لەوە بە تایبەتی ینی من ئەوەی کەوەکو خۆ بکو باوکی شێزار کە ئەم لیناکەم ئەوەی کوڕەکەی من کە لەبەردەم خستخانە ئەهلەکەی چوارباخە شەهید بوو لە بیناکانی ئەو بەری خەستەخانەکەوانێ زۆر بە باشی تەسویر کراوە ئەزدانن چیە ئەوەی کەوا تەقەکە ناوی چییە ئەوەی کە لە چ مەفرەزەیەکایە ئەو مەفرەزەی کێ بوو کە لەو کاتیا لەو سعاتیا لەو شوێنە لێەوە بووە هەمووی بۆ وازحی دیارە و هەمووی بۆ وازحی ئاشکرای و خەڵقی زۆریش معلوماتی تەواویان هەیە لەسەرەوەی کەوا بکوژی کوڕەکەی بنشێ شێزاد وە کاربەدەستە گەورەکەشکەوە بەرپرس بوو لەو شوێنیان کە فەرمانی کردو بە تەقەکردن ئەویش کەسێکی هەیە دیار و ئاشکرا بووە بەڵام پێوابێ ینی دەسەڵات ئەو جۆرە کەساناوانی کەوا بەسەر منێن پیاوکوژن یا خودداوانی کەوا یانوێ بەرامبەر بە خەڵق و بەرامبەر بە میلەت و بەرامبەر بە جەماوەری هەژار و ستەملێکرا و بەکاریان بێنن هەرگیز ئەوانە و جۆرە زەلامانە ناگرن و ئەوان نایانوێ ئەو کەسانە بگرن لەبەرەوە ئەوانە پیاوانێکن کە چۆنەوەی پیاوکوشی خۆیانن هەمیشە دڵدایانێن و هەمیشەیان شاردنەوەی هەمیشە خەڵاتی شەکرێن و بگە سیارە و بگرە پارەی باشی شانێنە تا جارێکی ئەگەر ڕۆژێ ڕۆژانە کارەساتێکی تری وەکو ڕووداوەکانی حەبی شوبات هاتە پێشەوە ڕوویداوانە جارێک تر کەسانی تریان بۆ پوشلەوانێ و لە پێدانی ئافرین و بارەکەڵایەکی خۆیانە جا بەڕاستیانی دەسەڵات بێباکە لەوەی کەوا ئەم میلەتە ئەم خەڵقە چ بە ئاناتێکی هەیە برسیەتی نووە موچەی نییە پارەی نییە ژیانی ناڕوا ژیانی دابین ناکرێت ئەو تەنها مجرڕێت بەس تەنها ئەوەیە ئەو کۆباڵە خەڵقەوە و دارودەستی کەوا لە دەدوپشتێکی لەگەڵ خۆیاتی ئەوانە تێر بنەوانی کەوا مەبەتێکی کە پاسەوانی بۆ پاسەوانی خوانیان دانراوە ئیتر بێباکە لەوەی میلەت هەر شتێکی لێ بەسەراوی و هەر شتێک بەسەر ئێوە وەکو خۆتان یان وەکو بنەماڵی خۆتان ئەو کەسەی کە کوڕەکەتانی شەهید کرد یاخون نەخێرە و حیزبەی کە داڵدەی بۆ نمونەم کەسەی یاوە هاتووە جۆرێک لە جۆرەکان سڵح لەگەڵ ئێوە کە بۆ نمونە ئێوە باسی ئەو کەیسە نەکەن و دایخەن هیچ کەسێک نهاتۆ بۆی بەڵام لە سەرتاوە ئەوانی کەەوە هاتی مسەمەلی لە سەرای ڕووداوەکانی حەبی شوباتا بڵێن و کاتێکە ماما لە کەنەکەەوە بوو کۆمەڵێ لە بەرپرسانی یەکێتی هاتن کۆمەڵێ لە بەرپرسانیەوە بوون و حاکم قادروتی کاکە ئێمە کەیسە هینەکەین و ئەگەر ئێوە مەسەنە هین بێ چۆنەڵەی وەکو سوڵحێکی عەشایری ڕەتمان کردوانێ و کاتە ئەو شێی کوردەی پێڵێن لەبییر بچێتەوە ناوەکەی ئەو هات بۆ لامان حامیدی حاجی غالی هات بۆ لامان ئێمەشەوە کاتە من وەکو باوکی شێزاد و ئێمە وەکو کەسوکاری شێزاد پێ بەوتم کاکەجان ئەگەر قانونی ئەگەر یاسایە و کاتە سەردەمی دکتۆر بەرهەم و دکتۆر بەرهەم تەوان سەرۆک وەزیران بوو شتەکە هەموو دەشێت دەستی ئەوایە مادام ئەم چێکداران چێکداری ئێوەن و ئێوەش ئەگەر دوتانە سووتێ بە ڕۆڵەکانی ئێمە کە شەهید بوون فەر بوو بڕەوە تەقەکەرەکانە هەمووتان ئەزارن چێ و پیاوی خۆتانم بڕون بیانگرن بیانم بەدادگا گەریاتان بەدادگا و قانون و یاسا سەروەر بوو لێ بەشەوە کاتە هەموو شتێکتان لەگەڵاکەین بەڵام نەوەڕا ئەگەر بێت و ئێوە بکوشەکان و تەقەکەرەکان نەگرن و نین بەدادگای ئەمەش هیچ ئەولیەتێکمان نابێ و هیچ شتێکیش قبول ناکەین زۆر باشە دەست خۆش بێگەڕێم وڵات مامۆستا کامەرانانی بەڕاستی ئێستا خەڵک نازانێت چی بکە یانیەوە تا خۆپشاندان لە ساڵی 2011ەوە تاوەکو ئێستا هەم ساڵ نییە خۆپشاندان و ناڕزایەتیان نەکرێت هیچیش ناگۆڕێ ینی ساڵ بەسا خراپترە بێ ئەبێت چی بکرێ بەڕاستی بۆی کە دەسەڵاتداران حکومڕانان گوێ بگرن و دۆخی خەڵک باشکەن ینی هەر تازەترین شت کە ڕوو ئەیە بۆ نمونە ئەوە تا موچەی مانگی 12 دابش ناکرێت
تێگەی هەتاوکو ێستا دواکەوتنی کێشەی موچە هەیە لە بەرزکردنەوە وەستاوە لە بینی تەڵتین و هەژماری منە دنیای کێشە هەیە ئەمانە خەڵک مامۆستانیش کە هاتنە سەر شەقام و داوای مافی خۆیان کرد بۆ ئەمە بوو لەم لایشۆ بۆ نمونە دەرگای قوتابخانەکان داخرێ زەمبی خوێندکارێک و قوتابیەک چییە کە ناتوانێت بچێتە ناو خوێندگەکەی و دەرس خوێنێ کە تۆ جیلێکی لە داهاتوودا نەخوێندەوار دروستەکەی ئەبێت چی بکرێ بەڕاستی بۆی ئەم دۆخە باشتر بکرێ کاک سامان با من یەکش لە خزمەتانە عرض کەم سەرەتا ئەم سراع و ململانەیە لە بینی حەق و باتڵدا لە بینی زاڵم و مەزڵومدا جذورێکی وکوڵێت تاریخی کۆنی هەیە هەنان هەندێک لە زانایانە فەرموون لە ئادەمەوە لەگەڵ ئیبلیسا سەرچاوە ئەگرێ یان لە ڕۆژێک و خوای پەروەردگار ئادەمی دروست کرد ئیبلیس معارەزەیی خۆی بۆ ئەو پرۆژەی خوای پەروەردگار بۆ ئەو ئیشوکارەی خوای پەروەردگار دەربڕی ئامادەی خۆی دانا بۆ دژمناتی ئادەم لەو ڕۆژەوە تا ئێسا ئادەم بە شوێنیدا نەوەکانی ئەوانەی شوێنی ئادەم کەوتن پێغەمبەران سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ پیا و ساڵیحەکانی نەوەکانی ئادەم بە شوێن پێغەمبەراندا و لەگەڵ پێغەمبەراندا سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ وەکۆڵکەوتنە سیراع و ململانێ لەگەڵ ئەم توێژەی ترا کە توێژی بەرامبەرە با بڵێن لە کوڕەکانی ئادەمە ئەبێ بە قابیل لە بینی جن و ئینسا ئەبێ بە شەیاطین و شەیطانەکان یعنی ئەم سیراعەت تاوەکو ئەوە تاوەکو قیامەت بەردەوامە بەرەی ئەم فەراعینانە ئەم فرعەونانە بە جیاوازی مستەما و زەمان و مەکانیانەوە نەوەکانیان و ئەم فەراعینانە ئەگەڕێنەوە ئیتیباعەکەنەوە لە ئیبلیس ئەوانیش پێغەمبەرانی خوا پاشان پیا و ساڵحەن چاکان و خەڵکانی مەزڵوم لەم زەمینەدا بە بەردەوامی ئەم سیراع و ململانێ هەیە هەڵکشان و داکشان هەیە لە بینیاندا بە هەردەمی بەردەوام سراح هەیە لە نێوانیشەوە هەبووم ئەمەشم حەز زۆر مەبەستە بیگەێنم ئەم دەسەڵاتە هەر دەسەڵاتدارێکی تری مێژوو وەک هەر فەراعینێک و ئەتباعێک لە فەراعینە و نمرودەکانی مێژوو ئەبوو جەهل و ئەبوو لەهەبەکانی مێژوو ئەم دەسەڵاتدارانە یعنی نایانەوێ لەوە حاڵی ببن کە خۆیان دیکتاتۆرن و ستەمکار و زاڵمن و ناشیانەوێ لەو خەڵکە حاڵی ببن کە ئەو خەڵکە خەڵکێکی مەزڵومە و خەڵکێکە ناحەقی و ناعەدالەتی بەرامبەرەکرێ و خەڵکێکە ئەچەوسێنرێتەوە و خەڵکێکە مافی ئەخورێ و خەڵکێکە ئینسانیەتی لێ وەرگیراوەتەوە کراوە بە ئینسانی پلە دوو پلە سێ و پلە چوار باشە نایە ئەمە بسەلمێنێ لەو لاشەوە بە هەمیشە ئەم چووکە هێزی دەسەڵات و پارەی هەیە ئەتوانێت لە ڕێگەی ڕاگەیاندنەکان و ئیشی چەواشەکاری بکات لە ڕێگەی دام و دەستگە ئەمنی قەمعیەکانیەوە داپڵۆسین بکات لە ڕێگەی دادگاکانیەوە دز و قازی ڕێککەوتون با بڵێن کەیسەکان دێزە بە دەرخۆنە پێ بکەن لە ساڵیحی خۆیان ئەمە تەمان تۆ تەماشا بکە خوای پەروەردگار ئەمە پوختەی ئەمەمان چۆن لە سورەی قەسەسا بۆ باسەکە یعنی باسی فرعونەکە کە فرعون ئەیوت چی یعنی تۆ سەیسا گوێ لە قسەکانی ئەمان بگرە ڕێک عینی ئەو قسەیەکە بە خەڵکی ناڕازی و مەزڵومی ئەڵێن بە خەڵکی چەوسا و بەشخورا و مافخوراوی ئەڵێن فرعون ئەیوو ذەرونی ئەقتل موسى وليدعو ربه إني أخاف أن يظهر في الأرض فساد أن يبدل دينكم أو أن يظهر في الأرض فساد لێم گەڕێن با من ئەم موسایە بکوژم با بچی خواکەشی بانکات وليدعو ربه پاشان ئەیوو چی سەیری کە بزان چیەڵێ إني أخاف أن يبدل دينكم من ئەترسم ئەمە هاتبێ دینتان لێ ئەگۆڕێ أو أن يظهر في الأرض فساد ئەو پایان خەریکی فەساد و خراپەکاریە لەسەر ئەرزا یعنی تۆ سەیری فرعون کە بە خەڵکەکەی خۆی ئەڵێ بە عامی خەڵکەکە ئەڵێ لێم گەڕن با موسا بکوژم چکان موسایە هاتووە هەم دینتان لێ ئەشێوێنێ هەم لەسەر ئەرزیشا فەساد بڵاوەکاتەوە جا سیرکە لە کاتێکا خوای پەروەردگار سەیری کە بزانە خەسڵەتی ئەمان و خەسڵەتی فرعون کە خوای گەورە لە قورئانە باسیەکە خوای پەروەردگارە فەرمێ إن فرعون علا في الأرض فرعون يعني وەکوڵێ تەعالای بەسەر ئەرزا تەکەبوری بەسەر ئەرزا سەی تەکەبوری ئەمانەکە سەیری خۆ بەزرزانینی ئەمانە بکە باشە پاشان ئەفەرمێ چی وجعل أهلها شيعا
قەومەکەی پارچە پارچە کردبوو باشە پارچە پارچە کردو پارچێکی ئەمە کەس و کارە نزیکەکانی خۆمەمە حیزبەکەی خۆمە ئەندام و کەوادیرەکەی خۆمەوە چێ هەمووی گرتبوو بە باوەش و نانی شوانی لە نانی شوانی گرت باش و يستضعف طائفة منهم چینێکی لەوانە چەساند بۆ یوذەبیح ئەبناهم مناڵەکانی ناچار بوون بە هەزاران مناڵی ئەم میلەتە سەری هەڵگرت و لە دەریای ئیجا حوت خوارد باشە یوذەبیح ئەبناءهم ويستحيي نساءهم باشە ئەوە ئاسەریش حاڵی ئافرەتەکان بکە بزانە ئێستا بڕۆ بچۆ بزانە ڕێژەی هەموو ئافرەتی ئەوەی کەوا بۆ بە قەورەکچ بڕۆ بزانە ئەوانەی کەوا بێوەژن بڕۆ بزانە ئەوانەی کەوا شوویان نەکردووە بڕۆ بزانە ئەو گەنجانەی کە توانا و مەقدەرەتی ژنیێنانیان لە چەند گەنج کە ئەگاتە سنی زەواج ئەتوانێت ژن بێنێ لە سای ئەم حکوومەت و حکومڕانیە پڕ لە زوڵ مستەم و نادادی و پڕ لە ئیفساد و تەفرەقە چێتی و جیاوازی بەڵام پرسیارەکەی منەوە بوو ئەبێت چی بکەینێ من ئەمێ پێ بڵم چی ئەمە جوابی ئەمە تۆ بدەمەوە ئێمە ئەبێ لەم سیراعی خۆمان بەردەوام بین ناکرێت تۆ خۆ بە مەزڵوم بزانیت و واش بێ لە واقعدا خۆ بە مافخورا و بزانیت و واش بێ لە واقعدا تۆ خۆ بەەوە زای لەسەر حکر واش بێ لە واقعدا تۆ پاشەکشەکە بەس ئەو لەسەر توغیان و گومڕایی و ستەم و زوڵمی خۆی پاشەکشە نەکا شتی وان نابێ باشە خرێمە 14 ساڵ چیمان گۆڕی من تەماشاکە من پێتەڵێم تۆ لەسەر بەم شێوازەی خۆت پیاوانی ڕەشیدی ئەم ئومەتە پیاوانی ڕەشیدی ئەم میلەتە پیاوە نیشتمان پەروەرەکان پیاوە خوێندەوارەکان پیاوە دڵسۆزەکان زانایانی ئاینی پارێزەرەکان دکتۆرەکان خەڵکی کاسبکار خەڵکی خوێندکار هەموو چین و توێژەکان مامۆستایان و فەرمانبەران ئەبێ هەر هەموو بە دەوری یەکەوە بین دەبێ هەر هەمومان وەکوڵێ ئەبێ یەک میلەت بین وەکو چۆن ئەوان میلەتێک نەڵێ الکوفر و میلەت واحد زاڵم و ستەمکار و فەراعینەکان یەک میلەتن ئەبێ تۆش میلەتێک بی دوجار نەتیجەکە سیرکە کاک سامان ئەمە قسەکە نەتیجەکە بە چی یەکلایە بێتەوە چۆن لە بەرژەوەندی منیان ئەو یەکلای کێ زۆر قوربانی بدا لە پێناوی قەزەکەی خۆیدا کێ زۆر ئامادە بێ بەسەر و بە ماڵەوە لە پێناوی قەزەکەی خۆیدا خەبات کا و کۆششکە و بەردەوام بێ دڵنیا بلەوەیکەوە خەڵکی چینی مەزڵوم ئیرادەی با بڵین ئیرادەی مردیان هەیە ئەوانەی کە زاڵم و ستەمکار و دەوڵەمەن و فیرعەون و قارون و هامان و ئەمثالەکانیانن ئیرادەی ژیانیانێ واتە ئەوان حەزەکەن بە هەمیشە بمێننەوە بەس مامۆستا پرسیارێکم ینی لەو کاتەوە بۆ نمونە ئەو خەڵکە مەزڵومەی وەکو چەنەهای کاکتەها و ئەوانی کەش قوربانیاندا ئەوان تابێت دەوڵەمەندترە بن تا بێ سەرمایەکان زیاترەکە تا بێ گوێ بۆ خەڵکیش ناگرن تا بێ وەزی خەڵک خراپترە بێ ئەزانی چۆن کاک سامان ئێمە قورئان پێمانەڵێ یعنی خوای پەروەردگار بۆ هەموو زاڵمێک ڕۆژێکی داناوە بۆ هەموو ستەمکارێک ڕۆژێکی خۆی هەیە مەحدود بۆی دانراوە هەموو زاڵمێک لای خوا ڕۆژێکی هەیە کە ئەگاتەوە بە مەسیر و بە سەرنجامێکی زۆر ناشرین و قەبیح و خراپتیا ئەچێ مێژوش حقیقەتی مێژۆشمان پێڵێ و باوکی کاک شێرزاد بە ڕەحمەتی خوا بێ کاکە تەها مامە عەلی ئەو پیاوە بەڕێزانەی تر باوکی شەید بیلال هەموویان ئەو خانەوادەشدانە ڕۆژێک دێت سەربەرز معەزەز مکەڕەم هەر وەکو چۆن ئێستاکەوان خاوەنی شەهیدن شەهیدێک کە لە پێناوی نیشتماندا بە حقیقەت لە پێناوی خەڵکی مەزڵوم و چەساوەدات خۆیان و نەوەکانیان هەتا دنیاە سەریان بەرزە بێت ناو خەڵکا ڕسوورە بن بەڵام ئەوان وایان لێ دێتە ئەم قسە لە من وەرگرە وایان لێ دێتە نە ئەو گۆڕ ئەو مردوانێکی کە لە کورسانە شاریانە تۆ بیان بن لەگەڵ بێ لەگەڵ خۆیانە زۆر باشە کاک عوسمان بەڕاستی ئەوانەی کە تاوانبارن دیارن وانە ینی لە قانونی شاخۆم شتە وازحە کە تۆ ئەکرێ ئەمانە دەستگی کرێن بەڵگەی زۆر بڵاو کرایەوە ینی ئەم بەڵگانە بۆ شوێنی خۆی نەگێر بۆ نمونە ئەم کەسانە کە کەسی دیار بوون بۆ نەتوانرا ڕوبەڕووی دادگا بکرێنەوە دوای تعلیقێکیشم پێ بی لەسەرەوەی ئێمە ینی پیاوێکی خوێنەواری تو ئاگاد لە دۆخەکەیە ئێمە چیمان کرد لە دوای بەڕاستی حەڤەی شوبات و تاوەکو ئێستا کە ئێستاش ڕەنگە جنابیشی دێکێک بیلەوانەی کە موچەخۆری تو دۆخی موچەخۆر بەم جۆرێ
بۆ پرسیاری ئەوەی کە ئایا ئەوانە بۆچی دەستی یاسانە لە کاتێکە ئاشکران بەڵێ قسە لەسەر ناڕوونی کەیسەکە نییە لەسەر نەبوونی بەڵگەنیە لە ناو دۆستەکاندا قسە لەسەر ئەوە نییە بڕیاری دادگانیە کەسەکان نەناسراو بن زۆرێک لەوانەی کە تەقاکەن بە ئاشکرا لە بەرچاوی با بڵێن کامێراکانەوە تەقاکەن و ناوەکانیان و پستەکانیان دیارە ینی ئەشتێکی لە ناو قانونا پێت بڵێ ئەمە بۆ بەرگریکردن لە خۆی ئەمەیکرانی زۆربەی کات جۆمان لەمەی شەبوو بەڕاست هەوڵی ئەوەشیان زۆردا بەداخەوە لیژنەیەکیان دروست کرد بەداخەوە لیژنەیەکیان دروست کرد هەندێک کەسی یاساییشی بە کەسانی شارەزاشی تێدا بوو ئەیانویست کەسەکە بۆ ئاراستەیە برن کە ئەمە گوایە مافی بەرگری لە خۆکردنە حەقی دیفاعی شەرعیە بۆی ببێ لە ڕووی یاساییەوە شتێک پێوتێ ئەسبابی ئیباحە بۆی ئەو کەسانە بە ئەو کارێک کردویانە بە کارێکی وایە بەڵام ئەم هەوڵە ئەگەر چی با بڵین زۆر هەوڵێکی جددی بوو لەلایەن خەڵکی زۆر شارەزاشەوە بووم بەس خۆشبەختانە بە هەوڵ و هیمەتی هەم پارێزەرەکان و هەم بە چۆنەڵی ئازایی و مردیەتی بەڕاستی بێباچی هەندێک لەو دادوەرە بە ڕێزانەی کە دادوەر بن لە ناو کەیسەکاندا ئەو ئاراستەیە سەری نەگرت بۆیە هەموو ڕێگاکانیان تاقی کردەوە ڕێگای یاسایان تاقی کردەوە سەری نەگرت ڕێگای سوڵحی عەشاریان تاقی کردەوە سەری نەکرد ڕێگای ترس و تۆقاندنیان تاقی کردەوە سەری نەکرد ناچار دوار ڕێگا ئەوە بوو کە یعنی چۆن ئەڵێ ئەوەی کە پێوترێ بەعنتەری ئەڵێ من ئەوە کەسێکە و تۆمەتبارە بە کەیسی کوشتن و ئاشکرا دیارە لە باتیەوەی بیبەمە بەردەم دادگا و ڕادەستی فەرمانی دادوەری هەیە بە دەستگیرکردن و بە ئەمر قەبزی پلەکەی بەرزەکرایەوە ڕوتبیان ئەدرا باشە ئەمە دادگاکانی ئێمە ناخاتە ژێر بەرپرسیارەتی قورزیانی بەڕاستی یا بێمتمانەی خەڵک بە یاسا و بە دادگاکان نەخێر ئەتوان دادگاکان کاری خۆیان ڕاستە بەڕاستی خۆێمە بڵێن ئەگەر بڵێن دادگاکان و یاسا لە ئاستی ئەوەدا هەل ئاسی تم و حیسە تاسەتی هاوڵاتیاندا و ئەوەیە کە خۆی ئەوێن نەخێت بەو شێوە نیە بەڵام لەو کەیسانەدا ئەلحەق ئەمە شتێکە بۆ مێژوو کە وەک ئەڵێ دادوەرەکان دادگاکان هەوڵی باشیاندا زۆر کەم کەوت نەژەر کاریگەرەوە ناتوانین بڵین هەر نەکەوتن بەڵام بە نەتیجە ئەوە ئیرادەی سیاسی بوو لەو کاتەیە کە ویستی نەبوو کە تۆمەتبارەکان ئەوانەی کە فەرمانی دەستگیران تەنانەت بنێرێتە بەردەم دادگا بۆ ئەوی وتیان لێوەرگیرێ یخۆ دادوەریش خۆی یاخود پارێزەرە خۆی ناچێت کابرا یا لێکۆڵەرێک تۆمەتبارەکە لە ماڵەوە دەرکاو بێنێتە دەرەوە ئەوە شتێکی یاسایی نییە بۆیە ئیرادەی سیاسی نەبوو و لە هەمان کاتە دام و دەستگاکانی جێبەجێکردن کە خۆی بینێتە لە ئاسایش و هێزەکانی پۆلیس لە دەستی چیایە لە دەستی هێزی حیزبی دەسەڵاتدا لە هەردوو زۆنەکەدا خۆیەکێک لە داواکاری خۆپیشاندەران ئەوەی کە خۆپیشاندەران داوایانە کرد ئەوە بوو کە سربەخۆبوونی جیاکردنەوەی حیزب لە حکوومەت و سەروەربوونی یاسایە و سوڵتە و دەسەڵاتی دادوەری سربەخۆ بێ و یاسا سەروەر بێ لە هەرێمی کوردستانە بۆی ئەو ڕووداوانە ئەگەر یەکێک لە داواکاری خواستی خۆپیشاندەران ئەوە بوو بە فعلی حەفەی شوباس سەلماندی کە ئەم داواکاریانە هەمووی داواکاری ڕەوان نەتیجەی مامەڵەکردنی دەسەڵاتی سیاسی و حیزبی دەسەڵاتدار لەگەڵ کەیسەکانە ئەو ڕاستی تاو چەسپان کە فعلەن سەروەری یاسانێ لە هەرێمی کوردستاندا کە عەدالەت وەکوڵێ جاندارێکی سەربڕاوە پەلق هەر لە چۆنەڵی هەڵەپەڕێت چۆن جاندارێک سەرێ بڕێ و هەڵەپەڕێ و ئیتر هیچ هینێکی نییە ئەوە بوو یعنی پاڵنەرەکانی حەفەی شوبات هەر مامەڵەکردنی دەسەڵاتی سیاسی و حیزبی لەگەڵ کەیسەکاندا ڕاستی داواکاری خۆپیشاندەرانی سەلمان بە نەتیجە بۆیە کاتێکە بێئومێد بوون لە ڕووی یاساییەوە ناچار پەنایان بردەبەر ئەوەی کە دۆسیەکان بەلاڕێدا بەرن دۆسیەکان بگوازنەوە دۆسیەکان ئێمە خەڵک زیاتر بێئومێد ناکە بەرامبەر بەو داواکاریانی کە هەیە نەخێر من پێم وایە خەڵک سوورتر ئەکا خەڵک سوورتر ئەکا خەڵک تونتر ئەکا خەڵک ڕقە سوورتر ئەکا خەڵک وشیارتر ئەکا خەڵک وەکو چۆنەڵی والی ئەکا کە زیاتر ئەو دەسەڵاتە بناسێ کە چێە و چییە و ماهێتی چییە بۆی چۆن مامەڵەی لەگەڵا بکە من پێم وایە ئەگەر خەڵک بێئومێد وایە لە دوای حەفەی شوباتەوە دەبوو خۆپیشاندان نەکرێت لە دوای حەفەی شوباتەوە هەموو ساڵێک
خۆپیشاندانی گەورەی تیاکراوە ئەگە خەڵک بێ ئومێد وایە مانگرتن دروست نابوو ئەگە خەڵک بێ ئومێد وایە شەهیدی تر نابوو ئەگە خەڵک بێ ئومێد وە نەخێر خەڵک بێ ئومێد نەبووە ئەو کاتێک کە خەڵک بێ ئومێد دەبێ ئیتر ئەوە ئەو کاتەیە کە دەساڵات هەموو دەسەڵاتە سیاسەکان گرێویان لەسەر بێ ئومێدکردنی خەڵکە بە پێچەوانەوە ئەشێ بە جۆرە لە جۆرەکان هەندێک فیگەر شێوازی کارکردنی گۆڕی بێ بەڵام وەکو ڕازی بوون وەکو بێ ئومێد بوون بێ ئومێدن لەوەی کە ئەم دەسەڵاتە بەداخەوە ئەتوانین بڵین بێ ئومێدن لەوەی کە بەخۆیان بچێتەوە کە چاکسازی بکە بەڵام بێ ئومێدین لەوەی کە گۆڕانکاری بێ بە هەر کاتێکا بێ و لە هەر لەحزەیەکا بێ گۆڕانکاری هەر دروست ئەبێت لەبەر ئەوە ئەم دەسەڵاتە ئەگەر من وەلە ئومێد تەسەور ناکەم بەخۆیان بچێتەوە بەڵام ئەبێ هەر ئومێدمان وابێ کە وەکو ئەڵێ هەر ئومێدمان وابێ و داوای بکەین بەخۆیان بچێتەوانێ بۆ چۆنەڵێ لە ئاخیری قۆناغەکەشا بێ میلەت دژی و هاوڵاتیان وەخۆ داواکاری خۆپیشاندەران و خۆپیشاندەرەکان دژی هیچ کەسێک نین بە دیاری کراوی بەڵکو دژی ئەو گەندەڵێ بوون دژی ئەو نەعەدالەتێت بوون دژی ئەو ستەمکاریە بوون دژی ئەو نافشەفافێتە بوون کە ئەو کاتە هەبوو و ئێستاش بەردەوامە و دەرەنجام دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بە ئێستا گەیان دۆخۆ لە حەڤەی شوباتی 2011 دۆخی هاوڵاتیان لە ڕووی موچەوە زۆر باشتر بوو لە ئێستا ئەگەر ئەوە چۆنڵی نیوەی ئەو داواکاریانە ڕوبعێکی داواکاریەکان جێبەجێ کرایە دۆخەکان ناگەشت بە ئێستا بەڵام بیرمێ قژی تۆ تەڵی سپیتیان نەبوو ئێستا بووە وەساگارۆکە خۆیەتی بە مامەسەکانیشە کاک تەها ئەوەی کە کوڕەکەیەوە لە پێناوی شەهید کرا ئەو داواکاریانە یاخود دۆخی خەڵک ینی بە بۆچوونی جەنابێت هیچ گۆڕاوە توانراوە بۆ نمونە بەردێک بخرێتە سەر بەردێکی کە یا نەخێ خراپتر بووە لەوەی کە پێشتر ئێمە داوامانەکە چاکی کەیت وڵی کاکە سامانجان باش پێ بێ بنەوەڵا بە قەنەعەتەوە بنەوە قسەیەکەم لە دوای ڕووداوەکانی حەڤەی شوباتەوە تاکو ئەم دقەی و ئەم ڕۆژۆش کە ئەمڕۆ مرێن حەڤەی شوباتی 2025 کە 14 ساڵ تێپەڕیەوە بەسەر هینا هیچ شتێک لە مەسلەی گۆڕانکاری لە ڕووی خۆپیشاندانەکان یاخود لە ڕووی داواکاریەکانی ئێمە حەڤەی شوباتەوانێک کە کاتی خۆی مەسەمەلین بەگوێ حکوومەتانەوە دەسەڵاتمان هیچ شتێک جێبەجێ نەکراوە بگرە بەداخەوە بە عکسەوە ینی ڕۆژ بە ڕۆژەتا تۆ بسەبرێن تا ساڵ بە ساڵ وەز و دروف و ژیان و گوزەرانی ئەم خەڵق و ئەم میلەتە بەرەو ناخۆشتر و بەرەو خراپتر ئەچێ بەڵام بەرەو باشتر نەچووە و ئەوە هەر لە خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتە ئێمە نەبووین هەزاران کەس هەزاران ڕۆشنبیر مامۆستا هەزاران کەسی شارەزا و پسپۆر ئەوانی کەوا لە کاروبار و وڵات و دەوڵەت ها شارەزان ئاراستەی بەنووسین بە کۆبوونەوە بە دانووسان بە قسەکردن لەگەڵ ئەم دەسەڵاتیە خەریب بووی کەوا بەخۆیدا بچێتەوەوانی و بار و وەست و ژیانی گوزەرانی ئەم خەڵق و ئەم میلەتە بە ئاراستەیە کا بڕوا کە باش بێت و بەرەو باشی بشێ و دۆخێکی سەقامگیری بێنێتە ئاراوە بەڵام وەڵڵاهی بەداخەوە لەو کاتەوانەیە هەر لە دوای ڕووداوەکانی حەڤەی شوباتەوە هەمومان نەزانین چەندین کارە ساتی تری ناخۆش و مەساتی تریش بەسەر خەڵق و بەسەر جەماوەر و بەسەر میلەتەکە هاتووە حکومت بێ باکات لە وەڵڵاهی هیچ گۆڕانکارێکی بەسەران نهاتووە زۆر باشە وەڵایی تقریبا یەک دقە مامۆست هەلێک دەقا دووسە شتێکی فەرموو بە بڕای من پێ بەپێ ئەم دەسەڵاتە بەرەو لە فیرعەونایەتیا چڕە بێتەوە دەستە مستەمکاریات چڕە بێتەوە خەڵکی مەزلوم و فەقیر و هەژار زۆر ئەبن و زیاتە بن لەم معادلەیە بە هەمیشە ئەوەی کە لە بەردەم تیاچوونا دەبێ ئەو چینە کەمینێن ئەو فیرعەو چینە فیرعەونایەتێک کە بەڵێن بۆ هێشتونتە بە پلەی فیرعەونایەتی ئەم چینەن کە تیاچن خەڵکە دەرەنجامدا بەهێزتر و بەقووەتر و پشتیوانی و پشگیریان زۆرترە بێ لە ناوخۆ لە دەرەوەشدا ئەمە یەکەم دوو بۆ ئەو حاکم و دادوەرانە و ئالێرەوە قسەیەک ئەەکەم ئەمڕۆ بوو یان دوێنێ بوو حکوومەتی سووریا بڕیاریدا بەدەیان لەو دادوەرانەی کەوا لە سەردەمی ڕژێمی بەشار ئەسەددا خەڵکیان ئیعدام کردووە ئیمزای ئیعدامیان کردووە لەسەر خەڵکی مەزلوم و چەوساوە و ناڕازی خەڵکیان خستۆتە زیندانەکان و حکمیان داون وەکو شێروانی و ئاوشێوەکانیان یان وەکو دەیان و سەدانی تر چۆن ونکران و کوژرانەمانە شەید کران ئەوانە ئەمڕۆ ئەچنە بەردەمی دادگای ئینشاءڵڵا نەتیجەکەی بەوە دەرچێک بەیەک هەرەمیان ئیعدامەکرێن و خاڵ ئەخیر قسەشم ئەمەیە
ئێمە لە ئێستادا شەڕی حیزبایەتی و ئایدۆلۆژیمان لەگەڵ هیچ کەسێکدا نیە. ئێمە شەڕەکە شەڕی چینایەتیە. هەموو ئەو توێژە بەڕێزانەی کەوا لە هەر حیزبی و لە هەر لایەنێکی سیاسیەن، ئێمە چینی چەساوە، چینی مەزلوم، چینی خەڵکی مافخورا و خەڵکی ئەم نیشتمانە نەدەستی کەسی نەدەستی دەرەوەی نە هیچکی کەسێکەتوانێت زەبەر بێمە دو قسەمان ئەڵێن ئەوانەیە کە خەڵکی هێنا ئەو داواکارانەی خەڵکی هێنایە سەر شەقام ئێستا زۆر و زیاترن. بۆیە ئەگە دەسەڵاتداران بە فعلی ئەوەندە بێباک بن بەردەوام بن لە بێباشیان بەڵام بەرخواستی خەڵک و داواکاریەکانیان ئەوە مەرجیان نزیکە ئەوەڵە گۆڕیان قوڵتر و مەرجیان نزیکترە بێتەوە. هەر ڕۆژەی پارچەیەکیان لێ ئەبێتەوە، هەر ڕۆژەی بەشێکیان لێکەمە بێتەوە، وەکو چۆن ئەڵێ هەموو تەنێک کە تۆنەڵی ستۆک ئەبێت ئیتر وردە وردە هەڵەوەرێ. ئەمانیش بەڕاستی بەرەو ئەوە ئەچن، بەرەو هەڵوەرەن ئەچن. بۆیە هیوادارم دۆخی هاوڵاتیان بەرەو باشتر بڕوە بۆ ئەوی بەڕاستی دۆخی نەخوازراوتر نایاتە. زۆر سپاس بۆ عوسمان شێخ سیدیق پارێزەری زیان لێکەوتوانی حەڤەی شوبات، هەروەها زۆر سپاس بۆ مامۆستا کامەران عەلی مامۆستایانی، هەروەها زۆر سپاس بۆ بەها قادر باوکی شەهید شێرزاد کە ئەویش بە شێوەیەکی ڕاستەقۆ لەگەڵم بوون. زۆر سپاس بۆ هەمووتان، زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حەوت پرسیار بوون. بەخواتان ئەسپێرم خواتان.